ئێمەوە چ ساڵە لەیرەین لە 91ەوە لەیراکەین مناڵمان نە ڕێگای یاریانەیە نە ڕێگای وازیانەیە ئەچنە هەرچی قاپیە قاویانەدەن ئێبا بە هاتنە لە ناکامێکە شۆفڵیان هاوردە بەبێ ئەوەی تەبلیغمان کەن هاتنە ملیان ناوە بەو زەرعاتەمانە ئێمە چەند ساڵە پارەی تیا سەرفەکەین چەند ساڵە مەسرفی تیاکەین تایە دانشین ڕێگا و جێگامانیە ئەو تۆزە شوێنەیە لە ناکامێکە هاتنە شۆفڵی لێدەن بەبێ ئەوەی تەبلیغمان کەن ئێمەش مناڵەکانمان حەق خۆیانە کاکە پارادەینە کرێسایرە پارادەینە مەتکە پارادەینە مامۆستا بێ بمان بۆمان بکەنە شتێ ئێمەوە چ ساڵامە جێگامانە ئیسا لە ناکامێک هاتنای ڕمێنن ئەوەی ئێرمێنی لەکەینە شوقا ئیسا زەلامیش قبول ناکا لێ شوقەمان ناوێ بکەنە مەتکە بیکەن هادیقەیە بۆ مناڵەکانمان بەخوا مەلووتیان شکاو قاتیان شکاو چەنە بەر چی قاپیەک قاویانەدەن ئەی یاری لەکوێ بکەنە مناڵانە وەڵڵاهی ئەوە نەزگت پیانە سوی قاچی شکاوە لوتی شکاوە بۆچی شوێنێکە ڕۆک منە ماڵ هاوسێ قاویانەدا ئەی نابێ ئێمەش حەقمان هەیە کاکە حەقمان نییە حەقمان هەیە کاکە بێ یارمەتیمان بدەن ئێوەش لە ناکامێکا شۆفڵیان هاوردە بەبێ ئەوەی تەبلیغ بکەین یاڵە دەی ئەرمێنین ئاخە چۆنە بێت کاکە بۆ